دەچینە لای تەوەری یەکەمی بەرنمەکە بێگومان دیداری یەکێتی کۆمەڵێک لیژنە لە دیدارەکە پێکێندا کە چواردە لیژنە بوون هەرەکان تایبەت بوون بە سێکتەرێکی تایبەت بەخۆی یاخو سێکتەرێکی جیاواز یەکێک لەو سێکتەرە گرنگانەی کە کاری بۆ کراوە لیژنی بۆ پێکێنرا بوو لیژنەی ئابووری و دارایی و بەڕێوەبردن بوو لەو لیژنەیە کۆمەڵێک لە کادرانی یەکێتی کە پسپۆرن لەو بوارانەیە کاریان کرد لە سەر ئامادەکردنی پرۆژەیە یاخود ئامادەکردنی ئەو پێشنیارانەی کە بۆ داهاتووی یەکێتی و بۆ داهاتووی هەرێمی کوردستان و مامەڵی هەرێمی کوردستانیش لەگەڵ عێراق و بەغدا لە ڕووی دارایی و ئابوووریەوە ئەو چۆنێتی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان و چۆنێتی پتەوکردنی ژێرخانی ئابووری و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ سێکتەری دارایی لە هەرێمی کوردستانە ئەم بابەتانە هەمووی جێی گرنگ و جێی بایەخی گرنگن بۆ داهاتوی هەرێمی کوردستان و هەروە گرنگی شە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن داهاتووی مامەڵە لەگەڵ ئەم بابەتە دەکات ئێمە بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەبارەی ئەم بابەتەوە لە بەغداوە ڕاستەوخۆ بەڕێز دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی ئابووری و دارایی و بەڕێوەبردن لە دیداری یەکێتی لەگەڵماندایە دکتۆر ئەم کاتت باش وسڵاو لێبێ من سەرەتامێ پرسیاریەوە بکەم ئێوە لە دیدارەکەیە و ئەو لیژنەی کە تایبەتمەند بوو بە ئابووری و دارایی و بەڕێوەبردن زیاتر ئەوەی کە بڵێن سەرنجتان خست بۆ سەری لە لیژنەکەیە و کارتان لەسەر کرد کام خاڵانە بوون بۆ ئەو بابەتانی یا خودە و سێکتەرانی کە باسمان کرد. بەڵێ سەرەتا بانیتان باش دوای ڕۆژێکی خۆش بۆ بەڕێستان و سەرجەم بینەرانی وشاتی ئازیزە خوازم. دیارە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کەرنەڤاڵێکی جەماوەری گەورە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بەڕێوە چۆ ئەمڕۆ کۆتا ڕۆژەکانێتی گرنگیاوە بە سەرجەم لایەنەکانی ژیانی کۆمەڵانی خەڵک یەکێک لەو لایەنانەی کە پەیوەستە بە ژیان و گوزەرانی هەموو تاکێکەوە مەسەلە ئابووری و داراییەکانە و دواتریش کارگێڕی لە سەر ئاستی حکومڕانەتی لە ناو هەرێمی کوردستان و هەروەها لەسەر ئاستی عێراقیش ئەوەندەی کەوا پشتگیری نیشتیمانی کوردستانە لە ماوەی ڕابردووە لە ماوەی چەمانی ڕابردووە لە ئەنجامی گفتوگۆکان و پێشنیازەکان و بەڕێوەچوونی دیداری یەکێتی لەسەر ئاستی مەڵبەندەکان و شار و شارۆچکەکان لە ناو لە دەروی هەرێمی کوردستان تەنانەت لە دەرەوەی عێراقیش کۆمەڵێک پێشنیاز و ڕاستپاردەی جۆراوجۆر پێشکەش بە لیژنەکان کراوە لەسەر ئاستی لیژنەی دارایی و ئابووری حکومڕانی کە خۆمی پێبووم لە ئەندامانی ئەو لیژنەیە لە ماوەی ڕابردووە گرنگی مانیاوە بەوەی کەوا بزانین هۆکارەکانی خراپی بژێوی و گوزەرانی هاوڵاتیان لەکوایە ئەو ئاڵنگاری و گرفتانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە و لەسەر ئاستی عێراقیش بە شێوەیەکی گشتی کە کاریگەری هەیە لەسەر ژیان و گوزەرانی کۆمەڵانی خەڵک لەکووا گرێکیۆرە دروست بووە هۆکارەکان چین پاڵنەرەکان چین هۆکارەکان چەندێکی ناوخۆیی و چەندێکی دەرەکیە ئەو پێشنیازانی کە پێشکەشکران لەم چوارچێوەیە تا چەندێک دەتوانێت گۆڕانکاری بکات لە ئەو دۆخیکەوە ئێستا ڕوبەڕووی هاوڵاتیان بۆتەوە و بەنسبەت ئەو بەشەی کەوا پەیوەندی هەیە بە ڕۆڵێکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی عێراق وەکو شەریکێکی سیاسی وەکو هاوبەشێک لە حکومڕانێتی ئەم وڵاتە لە دوای ڕوخانی ڕژەمی پێشووە بەدڵنیایەوە ئەمە تەورێکی گرنگی گفتوگۆکان بووە کەوا پشتباز بە مادە دەستوریەکان و دەستوری هەمیشەی عێراق ئەو مافانەیە کە بۆ خەڵکی کوردستان جا تەسبیت کراوە بە تایبەتی مافە ئابووری و داراییەکان چۆنێکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی ئەم دەستورەیە بتوانێت ئەوەی کە مافی خەڵکی کوردستانە بیکاتە ئەمر واقعواتە لە پرۆژەیەکی یاسایی یا جێ بکاتەوە یاخۆ لە پێشنیازێکا جێ بکاتەوە یان ئەو یاسانی کەوا دەرچووە تا چەندێک بتوانێت کارا بکرێت بۆی کە مافی خەڵکی کوردستانی تا پارێزە جارێکێک لەو بابەتانی کە مشتومۆری زۆری لەسەر کراوە و ئێستاش ڕگایە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە خاڵێکی ناکۆکیەکان بوو تا ڕادێک لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵا مەسەلەی نەوت و گازەکە پەیوەندی هەیە بە سامانی هەرێمی کوردستانەوە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم سامانەیە بەڕادەیەکەوە بێتە مای خۆشگوزەرانی و ئاوادانی بۆ خەڵکی کوردستان و ناوچەکە ئەمە یەکێکە لە بابەتەکانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە ئەچڕوپڕی گفتوگۆی لەسەرەوە کردووە چونکە
بەشێک لەو گرفتانەی کە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بۆ لە ماوەی چەند ساڵی ڕابردووە مەسەلەی قەیرانی دارایی و ئابووری باشە دکتۆر بەڵێ پەیوەندیە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا و بڕینی ئەو بەشە بودجەیەکەوە لە حکوومەتی فیدراالیەوە وەکو بودجەیەک ساڵانە بەر هەرێمی کوردستانە بۆی ئەو ناکۆکیانەوە کە لێبڕینی ئەم بەشە بودجێوایەکەوە هەرێمی کوردستانی ڕوبەڕووی قەیرانێکی دارایی دکتۆر لە هەرێمی کوردستان خۆتەزانی ینی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئێمە ڕوبەڕووی جاری وا هەبوو ڕوبەڕووی قەیران دەبووینەوە جاری وا بوو ڕوبەڕووی کێشە و گرفتی دارایی دەبووینەوە لە هەرێمی کوردستان یەکێتی لە دیدارەکەیە وەکو بڵین کارکتەرێکی سەرەکی لە هەرێمی کوردستان و کارکتەرێکی سەرەکیش لە حکوومەتی هەرێمی کوردستانە ڕوئای خۆی چۆن خستۆتە ڕوو پلان و استراتیژی خۆی چۆن خستۆتە ڕوو بۆی کە ئەم کێشانە ینی وا لێ بکات چارەسەر ببێ و وا بکات جارێکی تر ینی ئەم جۆرە کێشانە سەر هەڵ نایاتەوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش تووشی گرفتی دارایی و کێشە و قەیرانی دارایی نەبنەوە. بەڵێ خۆشبەختانە دیداری یەکێتی دەرفەتێکی ڕەخساندووە بۆ سەرجام پسپۆران خاوەن ئەزمون کەسانی پەیوەندیدار هاوڵاتیان کادران لایەنگران دۆستان کەسانی سەر بەخۆشەوە ئەو بۆچوون پێشنیازانی کەوا هەیەە پێشکەشی سەرایەتی ئەم حزبەکانتاوە بکەنە بەشێک یا بکەنە هەوێنی ئەو استراتیژی و بەرنامانەی کەوا لە داهاتووە کاری پێەکرێت لەم ڕوانگەیە شەوانەیە مەسەلەی قەیرانەکان بازیانەیە لە دوایەکان کاریگەری لەسەر ژیانی بەڵامی خەڵک لە مەسەلەی هەژاری مەسەلەی بێکاری بێکاری گەنجان مەسەلەی ناشەفافی سەرچاوەکانی داهات مەسەلەی قەرزارەتی مەسەلەی نەبوونی بودجە مەسەلەی وەکوتم ناکۆنتەکانی نێوان هەرێم و بەغدا مەسەلەی کۆچی گەنجان کۆمەڵێک پرسی تر کە کەم تا زۆر کاریگەری نەرێنیان هەبوو لە ماوەی ڕابردوو لەسەر ژیان و گۆزەرانی هاوڵاتیان ئەمە خەمی هاوڵاتیانە بەڵام خەمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نیشتیمانی کوردستان سۆشیالیستەکە هەمیشە هەڵقواوی ئەو حزب هەڵقواوینەوەن جەماوەڕ و کۆمەڵانی خەڵکە وەلامان کاتیشا خەمخۆریانە بە دڵنیایەوە ئەمە بابەتێکی یاخود بەشێکی گرنگی گفتوگۆکانی ماوەی ڕابردوو بۆ تاوەکو ئێمە لە ڕوانگەیەکی نوێ بەدیدێکی نوێ میکانیزمێکی نوێ دابڕێژین بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسانەیە و بە تایبەتی ئەو بەشەی کە پەیوەندی هەیە بە مافەکانی خەڵکی کوردستان لە دەستوری هەمیشەی عێراق خۆشبەختانە جێگیر کراوە بەڵام لە ماوەی ڕابردووە ڕەنگە بەشێک لە شێوەکان بەهۆی ئەوەیەوە جۆرێک لە چەقبەستوی یاخود تێنەگەیشتن یاخود نەنواندنی نەرمیەک لەگەڵ لانی بەرامبەرا گەشتبیێتە ئەو ئاستێکەوە لانی بەرامبەر مافەکانی خەڵکی کوردستانی پێشێل کردێ هەر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پارتێکی سەنگین قاڵبووی سیاسات وەکو شەریکێکی ئەساسی لە سیستمی حکومڕانێتی ئەم وڵاتە لە دوای ڕوخانی ڕژێمەوە بە ماف و ئەرکی خۆشیێزانەیە کە هەوڵ بدا بۆیکەوە سوود لەو بڕگە دەستوریانە وەربگیرێت تاوەکو جارێکی تر هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی لەو شێوەی ڕابردوونە بۆ نەبێتەوانێت ئەمەش لە ڕێگەی ئەوەیکەوە کاراکردنی میکانیزمەکانی گفتوگۆکردن و دەرتێگەیشتن بەش بە دەستوری یاسا و گونجاندنی ئەو یاسایانەیەکەوە ئەکرێت لە هەرێمی کوردستانە خۆشکەر بۆکەوە ئێمە بتوانین سوود لە دەستوری هەمیشەی عێراقی وەرگرین یاخود پێشنیازی ئەو یاسایانە بکەین کە ئەو بەرگە دەستوریانە کارا بکرێت یاخود ئەو ناکۆکیانێکەوە هەیە لە نێوان هەردوو لایە بە چارەسەری بەڵێ دکتۆر بابەتێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێی دیدارەکەیەوە ئەو دیداری ساز کراوە لە ڕێگەی ئەو لیژنەی کە بەڕێستان تێدا ئەندامن کە لیژنەی ئابووری و دارایی و بەڕێوەبردنە بۆ مەسلەی مامەڵەکردن لەسەر لەگەڵ بابەتی هەرچەنە پێشتر تۆ ئاماژەیەکی کەمت پێدا بەڵام منەمێ بە زیاتر وردەکاری قسەی لەسەر بکەی لەسەر ئەوەی کە ڕوئیا یەکێتی لەسەر بابەتی داهاتی هەرێمی کوردستان لەسەر بابەتی وەکو خۆ دوتنەوت و غازی هەرێمی کوردستان یەکێتی چۆن ئەم بابەتە لە داهاتوە ڕێکخراوترەکە یەکێتی چۆن کارەکە بۆ ئەوی کە هەرێمی کوردستان تەنها پشت بە داهاتی نەود نەبەستێ بەڵکو کەرتەکانی تریش بژانەوەی تیا بکرێ بۆی کە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان زیاتر پەرەی پێ بدرێت یەکێتی بۆ ئایندەی ئەمە چۆن مامەڵی لەگەڵاکە
بەڵێ دیارە وەکو ئاماژەمان پێەیە ڕاست خەڵکی کوردستان یاخود هەرێمی کوردستان بەپێی دەستوری هەمیشەی عێراق مافی دەستپیت کراوە لەناو ئەم دەستورایە، بەڵام ڕاستیەکی لەژێوەیەکەوە ئێمە نابێ و ئەزمموی ڕابردوشمان ئەوە فێرکردوینکەوە تەنها چارەنووسی ئابووری و دارایی ئەم هەرێمە قەتیس بکەین یاخود بەستینەوە بەو بڕە پشک و یاخود بڕەپارەیەکەوە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان ساڵانە دیاری ئەکرێت یاخود پێمان ئەگایا پێمان ناکە، بەڵکو گرنگەوەی ئەمە چۆن بتوانین لەناو هەرێمی کوردستانە پایەکانی ئابوووریەکی سربەخۆ جێگیر بکەین، ئەمەش واکەکەوە ئابووری ئێمە چی پاشکۆی ئابووری عێراق نەبێت. لەبەرەوە یەکێک لەو بابەتانی کەوا زۆر گرنگی پێدراوە چۆن بتوانین توانای بەرهێنانی خۆماڵی خۆمان بەهێز بکەین لەو سێکتەرە ئابوووریانەیەکەوە ئەگەری هەیە کە لە دەرەنجامی وەبەرهێنان تیانە چ وەبەرهێنانی خۆماڵی بە یاخود وەبەرهێنانی بیانی بێ بتوانین دەرفەتی کارکردنی زیاتر بۆ گەنجان و دەستی کاری خۆمان بەڕەخسێنین، ئەمە جواب بکە کەوا بێکاری کەم بێتەوە لە ڕێگە توانی هەژاریکان بێتەوە. لەبەرەوە مەسئلەی فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات و بەرهەمهێنان ئەمە یەکێک بۆ لە بابڵێن بابەتە گرنگەکانی ناوگفتوگەکانی چەند ڕۆژی ڕابردوو هەروە لەماوەکانی ڕابردووشە بە سوودوەرگرتن لە ئەزمموی خەڵکانی پسپۆر و شارەزا وەکوتم پێشنیازی هاوڵاتیان و خەمخۆران کە ئەمە کۆمەڵێک بیرۆکەی جوان هاتوتە ئاراوە کە ئەکرێت هەموو ئەمانە یەک بخرێن لە چوارچەوەی استراتیجێکی نوێە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەنگاو بە هەنگاو بتوانرێت بخرێتە بواری پراکتیزەکردنەوە. هەندێک لەمانە پێویستی بەوە گۆڕانکاری هەیە لە ڕووی ئیدارەدانەوە یاخود لە ڕووی فەرمانگەکانی حکوومەتەوە، هەندێکی تریان پێویستی بە دەرکردنی یاسای نوێیە، هەندێکی تریان نەخێت پێویستی بە هەموارکردنەوەی یاساکان هەیە یاخود دەرچواندنی یاسای نوێیە، هەندێکی پێویستی بە گونجاندن هەیە، هەندێکی پێویستی بە دووبارە پێکهێنانەوەی ستراکچەری فەرمانگە حکوومیەکان هەیە، ئاوێتەکردنیان هەیە یا دامەزراندن یاخود استحداثکردنی فەرمانگەی نوێیە. هەموو ئەمانە هەموو لە پێشنیازی جۆراژۆر بوون کە لەماوەی ڕابردووە گفتوگوی لەبارەوە کرا. بەڵێ دکتۆر بندا پرسیار ئاراستەی بەڕێز دەکەم، ئەویش ئەوەیە کە ئەم پێشنیارانە ئەم بابەتانی کە ئێوە لە لیژنەکەتان ئاباستان کردووە دوجار بێگومانە بێتە راپۆرتێکەوە پێشکەشی سەرپەرشتیاری گشتی دیدارەکەیەکەن. میکانیزمەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژانە یاخود ئەم پێشنیارانی کە کردوتانە چۆن دەستنیشان کردووە و چۆن کار دەکەم بۆی کە ئەمە لە ئەرزی واقعا پراکتیزە بکرێ؟ بەڵێ دیارە ئەو بارودۆخی کە هاتوتە ئاراوە بابدەر هاویشتەی ڕۆژێک و دوو ڕۆژ نیە، ماوەی چەند ساڵێکە بەردەوامی هەیە، هەر خۆشی هەندێک لە فاکتەرەکان ڕەنگە خۆماڵی نەبن. بۆ نمونە مەسەلەی دابەزینی سعری نەوتی خەو لە بازارەکانی جیهان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە، ئەمە فاکتەرێکی دەرەکی بووە، بەڵام کاریگەری هەبوو لەسەر بارودۆخی ناوخۆ. بەڵام ئێمە لەو ماوەی ڕۆژی ڕابردووە پێشتریش لە ماوەی چەمانی ڕابردووە وەکو دیداری شار و شارۆچەکانی ئەساس کرا بۆ دیدارەکە هەڵمانیاوەکەوە ئەو بەرنامە ڕێژەیە کە ئەکرێت ئێستا بۆ ئایندە بە چەند خۆناغێک بێ، واتاوەی کە پێوەگرێ چارەسەری هەنووکەیی، دواتریش بڵین بەرنامە و پلانی مەودا مامناوەند، دواتر مەودا درێژ کە لە داهاتوێکی درێژتر توانێت کاری لەسەر بکرێت. لەبەرەوە میکانیزمەکان جۆرا و جۆرن، هەروەکو ئاماژەم پێیا هەندێکی پێویستی بە گۆڕانکاری یاخۆ بە بڕیاری ئیداری هەیە، بە گۆڕانکاری کارگەڕیە، هەندێکی لە ڕووی یاساییەوە پێویستی بەوەیەکەوە ئێمە گۆڕانکاری بکەین یا چاکسازی لە یاساکانەکەوە ئیتاری چالاکی ئابوووریەکانی هەرێمی کوردستانی دەستنیشان کردو. یعنی بۆ منونەیەکێک لەو پرسە گرنگانە مەسەلەی یاسای وەبەرهێنانە کە خواستێکی زۆر لە داواکاریەکی زۆر پێشنازێکی زۆر هەبوو بۆ مەسەلەی هەموارکردنەوەی ئەم یاسایە تاوەکو ئەو کەلێنانی کە لە یاساکە هەیە بتوانێت چارەسەر بکرێت و دەرفەتی زیاتر بۆ وەبەرهێنەری ناوخۆیی و دەرەکی بڕەخسێنێت تاوەکو وەبەرهێنان کە لە هەرێمی کوردستانەیەکی لەو سێکتەرانەیەکەوە گرنگی زۆری زیاتری پێبدرێت مەسەلەی گەشت و گوزارە بە سوودوەرگرتن لەو بنەمانەی گەشت و گوزار کە لە هەرێمی کوردستانە هەیە. کۆمەڵێکی تر لە پێشنیازی جوان هەر هەموو ئەمانە کۆکراونەتەوە پوختەکراون لە دووتوێ ئەو راپۆرتەیە کە پەیوەندی هەیە بەم سێکتەرەوە پێشکەشەکرێت بە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی دوجار کە ئەکرێتە بەرنامەی کارێکی نیشتیمانی کوردستان کە ئێمە ئومێد دەکەین لە ڕێگەی ئەو پێشنیازانەوە کە هەڵبڵاوی ویست و خواست کۆمەڵی خەڵک بووە لە داهاتوە بتوانین زۆربەی زۆری
ئەگەر دەڵێم هەر هەمووشی زۆربەی زۆری ئەو گرفتانەی ئاڵنگەریانەی کە ڕووبەڕووی کۆمەڵانی خەڵک بۆ مکتوبین چارەسەری. دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی ئابووری و دارایی و بەڕێوەبردن لە دیدار یەکێتی سپاس دەکەین کە ڕاستە خۆمڕۆ لە بەغداوە لەگەڵمان نبووی. سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان.